والله ئەو ماڵی کە کتێبخانەی تێدا نەبی ینی یەک خاڵی زۆر گرنگیش هەیە ینی ئاماژەی پێ بکەین وەکو دوا بابەت دێرەیە ئەمە علاقی بە مهندسەکان هەیە ئەوانەی کە تەسمیم بیناکانیش دەکەن ئەوانەی کە خانووکە بینە دەکەن ئەمە ژوورمان نییە بە ناوی ژووری خوێندنەوە ئێستا بەخۆی مەفرۆز وایە ئەو خانووی کە دروستی دەکەی ژوورێک دەی بە ناوی ژووری خوێندنەوە ینی ئەو ماڵی کە کتێبخانەی لێ نییە وەکو بڵی خانووی کۆرەیە ینی بێت چاوە ئەموا دێتە بەرچاوم کابرا احتمال بڵێ من خانووی گچکەم هەیە ینی هەر ئەوەندە 100 متر 120 متر ینی پێڕا ناگەم ئەوەندە ژوور نەخێ خۆ دەتوانین لەسەرەوە لە تەنی ژووری مەغزانی مەسەرەن ژوورێکی دۆزدا بکەی و ژوورەکە ژووری ئیشکردن و ژووری خوێندنەوە بی لێ بە کولتورکردنی ئەو بابەتە ئێستا مەتەن لە ئەوروپای جگە لە ژووری میوان کە پێشوازی لە میوان دەکات ژوورێکی ژووری خوێندنەوە وەکو ئەو ژوورێکی ئێستا مە باسی دەکەین ئێستا ئەو ژووری کە منێ دانیشتوین ئەوە ژووری ئیشکردن و ژووری خوێندنەوەیە ینی لێ پڕ لە کتێب لە غێری کتێبی سکەی تێدا نییە ئەوە زۆر گرنگە ینی هەر خانووێک سەرڕای ئەوە گەزکەژبی مەتەن لەسەرەوە کابرا غرفەی جودا بکاتەوە حاڵی بکە کە کتێبی تێدابی غرفەکەش نەک بیرازێنیتەوە ینی بە تاخمی قەنەفە و بە زۆر بابەتە شتێکی بەسیط لۆ دانیشتن بەڵام پڕ لە کتێبی ینی کتێبی تێبکەوە بە ئیشی لەسەر بکرێ منداڵەکان لەگە کتێب گەورە بن